دیبلۆماسیەتی درۆن سەرچاوە و مەبەستەکانی پشت هێرشە درۆنیەکانی سەرهەرێمی کوردستان لە دوای ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل هەڵکشانێکی بێپێشینەی هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان دەستیان پێکرد. هێرشەکانیش زیاتر دەکرێنە سەر شوێنە هەستیارەکانی وەک ناوەندە سەربازیەکان و فڕۆکەخانە و چێڵگەنەوتیەکان. بە شێوەیەک تەنها ئەمڕۆ 7 تەمووز دوو جار بە درۆن هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان. درۆنێکیان لە ناحیەی شەمامچی پارێزگای هەولێر کەوتووە و ئەوی دیکەش هێرشی کردووەتە سەر چێڵگەی نەوتی DNOی سنووری ئیدارەی زاخۆ. پێشتریش کۆمپانیای DNO کە کۆمپانیایەکی نەرویجیە ڕایگەیاندبوو بە شێوەیەکی کاتی کارەکانیان لەو چێڵگەیە هەڵپەساردووە. جۆری هێرشەکان و ئامانجەکانی دەری دەخات هێرشەکان هەڕەمەچینین و ئامانجدارن و جۆرێکن لە ناردنی پەیامی سەربازی و دیبلۆماسی. ئەمەش چەندین پرسیار و گومانی دەربارەی سەرچاوە و مەبەستی هێرشەکان لای هاوڵاتیان دروست کردووە. هاوکات بە گوێرەی سەرچاوەکانی زانیاری تەنها لە مانگەدا 18 جار بە درۆن هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان کە 7یان بۆ سەر چێڵگەنەوتیەکان بووە. لەم بارەوە باڵیۆزی ئەمریکا لە بەغداد سەرکۆنەی هێرشە درۆنیەکانی کرد بۆ سەر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمیش داوای لە عێراق کرد ڕێکاری بەپەلە بگرێتە بەر بە مەبەستی ڕاگررتنی هێرشەکان. هەروەک بەشێک لە چاودێران ڕایان وایە هێرشە درۆنیەکان دوای گرێبەستە 110 ملیارد دۆلاریەکەی مەسرور بارزانی زیادیان کردووە و زیاتر وەک جۆرێک دژایەتی ئەو گرێبەستە لێک دەدرێنەوە. دەربارەی سەرچاوەی هێرشە درۆنیەکان جەباریاوەر ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند درۆنەکان هیچ وێنە و ئاماژە و ئارمێکیان پێوە نییە، بەڵام ئەوەی کە ڕوونە و بە ئاراستەی درۆنەکاندا دیارە ئەوەیە درۆنەکان لە ناوخۆی عێراقەوە ئاراستەی بیرەنەوتەکانی هەرێم دەکرێن. هەر بە گوێرەی ڕای پسپۆڕانی سەربازی درۆنەکان زیاتر لە پارچەی پێکەوەنرا و کواڵیتی نزم پێکهێنراون کە ڕەنگە بە شێوەی قاچاغ هێنرابن. هەروەک هەندێک سەرچاوەی هەواڵگری ئاماژە بۆ ئەوە دەکەن کە پێدەچێت ئەو درۆنانەی هێرشیان پێدەکرێتە سەر هەرێمی کوردستان هەمان ئەو درۆنانە بن کە هێرشیان کردە سەر بنکە ڕاداریەکانی عێراق لە تاجی و ناسریە. هاوکات سەرەڕای ئەوەی سەرەتای ئەم مانگە حکوومەتی هەرێمی کوردستان هێزەکانی حەشدی شەعبی تۆمەتبار کرد بە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام هەرزوو تۆمەتبارکردنەکە لەلایەن عێراقەوە بەبێ بەڵگە وەسف کرا. لە میانەیەدا بەشێک لە چاودێران هێرشە درۆنیەکان بە جۆرێک لە پەیام و دیبلۆماسیەت وەسف دەکەن. دەژڵێن ئەمە خراپترین جۆری دیبلۆماسیەت و پەیام ناردنە و هیچ ئەنجامێکیشی نابێت. لەم بارەوە دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری کاروباری سیاسی و دیبلۆماسی ئاماژەی بۆ ئەوە کرد هێرشە درۆنیەکان ڕەهەندی سیاسی و مەرامی تێکدانی سەقامگیری کوردستانیان لە پشتە. هەروەک بەشێکی دیکە لە چاودێران هێرشەکان بە دیبلۆماسیەتی تێکدەر ناودەهێن و دەڵێن ئێستا کە هەرێم و بەغداد لەسەر پرسی دۆسیەی نەود لە ڕێکەوتندان ئەو هێرشانە دەکرێن. ئەمەش ئاماژەی ئەوەیە کە هێرشەکان لەلایەن دەستێکی ئاژاوەجێڕەوە دەکرێن. هاوکات بەشێکی دیکە لە شڕۆڤەکاران ڕایان وایە هێرشە درۆنیەکان پەیامن بۆ کۆمپانیا بیانیەکان و ناچارکردنیان بۆ جێهێشتنی هەرێم. قسەی کۆتایی ڤار دەیکات.